بەڕێزان یەکێکتر لە گفتوگۆکانی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر ئەم کتێبەی کە لە بەردەستمانە نەود بۆ نەوەکان. ئەم کتێبە نووسەری ئەم کتێبە خاتو پەروین بابەکرە، ئێستا لە لامان ئامادەیە. خات پەروین سڵاو لێبێ، زۆر بەخێر بێ. سڵاو لە ئێوەش بێت، بەخێر بێ سەرچاو. خاتو پەروین بابەکر ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئێستا ئیترەکرێ بڵێن نووسەرە. ئەمە یەکەم بەرهەمی چاپکراوی تۆیە، پیرۆزبایت لێکەین. نەوت بۆ نەوەکان. با لە ناونیشانەکەەوە دەست پێ بکەین. بەسی لەوێ ئێمە ئەو نەوتەی هەمانە بنیاتی ئایندەی لەسەر بنیاد بنین. بەدڵنیاییەوە ئەو نەوتی کە هەمانە مەبەستم لەوەیە کە ناکرێت هەمووی لە یەک کاتدا سەرف بکرێت و بەکار بهێنرێت و تەواو ببێت بۆ نەوەکانی داهاتوو نەمێنێتەوە. لەبەرەوەی ئەم نەوتە کە لە ژێر زەویدایە هەموو خەڵکی ئەم کوردستان، هەموو خەڵکی کوردستان خاوەنی ئەو نەوتەیە. لەبەر ئەوە پێویستە نەوەکانی داهاتوو شەرخاوەنی ئەو نەوتە ناکرێت ئێستا هەمووی تەواو بکرێت. لە هەمان کاتیشدا پێویستە ئەم نەوتە ئێستا سوودی لێوە بگیرێ بۆ پتەوکردنی ژێرخانی ئابووری کوردستان. باشە، ژمارەیەک دیدارە ئەم کتێبە. ئەم دیدارانە ڕەنگە لە ساڵانێکە ئەنجامیرابن. ئایا ناوڕۆکی دیدارەکان بۆ ئێستش گونجاون، بۆ ئێستش هەر بەکەڵکن؟ خۆی ئەمە چەند دیدارێکە بەڵێتەوە قسەکەی بەڕێزت کە لە ساڵانی پێشوورە ئەنجام دراون، بەڵام زۆربەی لە دیدارەکان کە لە ساڵانی پێشوورە ئەنجام درراوە ئێستا ئەنجامەکانیمان بینیوە. بۆ نمونە لە دیدارەکاندا وتومانەکەم پێویستە ئەو نەوتە بمێنێتەوە بۆ نەوەی داهاتوو. جگە لەوەش ئەوەی کە لە ساڵەکانی پێشودا وتومان و ئێستا هاتۆتە دی، بۆ نمونە کە لە کاتێکدا کەوتومانە لە ئەم لە سەدا حەفتەیە کە ئەدرا بە هەرێمی کوردستان لە کاتی اقتصادی سربەخۆدا، ئێمە لە دیدارێکی لامابی کوردستانی نوێدا بوو، وتمان کە پێویست ناکە ئێمە لە سەدا حەفتەکە ببڕین، داوای بڕینی لە سەدا حەفتەکە بکەین و لە مقابلی ئەوە پێویستە بوو لەو کاتدا 400,000 بەرمیل نەوت ئێمە ئینتاج بکەین. ئێمە ئەمانوت لەوە هاتکەوتمان بە ئەو نەوتە بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو لە سەدا حەفتەکە وەرگین ئێمە لەو کاتەدا و نەوتەکەش بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو. ئەمە لە ساڵی لامابی 2014دا ئەوەمانوت، بەڵام ئێستش لەوە چێر هاتبینە سەر ئەو ڕێیە کە پێویست نەبوو ئێمە ئەو نەوتەمان سەرف بکەین و نەوەکانی داهاتوو بێ بەشکەینەوە و بە بودجەی عراقیش لە خۆمان ببڕین. بەغدا بۆ ڕازیە بێ ئێمە نەوتی خۆمان هەڵگرین و پارەش لەوان وەربگرین. لەو کاتەدا زەمینەکە لەبار بوو بۆ ئەوە، بەڵێ لەو کاتەدا وا بەغدا ڕازی بوو بۆی کە لە سەدا حەفتەکە بنێرێت و بەس ئێمە ئەعلانی اقتصادی سربەخۆمان کردمان، خۆمان نەوتەکە دەرهێنین. لەو کاتەدا بەڵێ ڕازی بوو بەغدا. باشە، ئێستا ناتوانینەوە ئەزمون بکەین؟ پێ دوایە هەلومەرجی سیاسی ڕێگە بەوادا؟ ئێستا هەلومەرجێکی ترە و کاتێکی ترە نەخێر، ئێستا لەوە ناچێ بتوانین ئەوە جێبەجێ بکرێت. باشە، یعنی تۆ ئێستا لەگەڵ سربەخۆیی نەوتی ئەوەی کە ئێستا ناومانەوە سربەخۆیی ئابووری خۆمان، هەموو کەسێک لەگەڵ سربەخۆیی هەڵبەت زیاتر وەکو نووسەرێک ئێستا پرسیارەکانە لە یەکەم نەک وەکو پۆستە سیاسەکەت. بەڵێ ئێمە لە عێراقدا دەژین، پێویستە قانونی نەوت و گاز جێبەجێ بکرێتیان لەوە دەگەڕێنەوە سەر قانونی نەوت و گاز. پێویستە قانونی نەوت و گازی لە کوردستان جێبەجێ بکرێت، ئەوەی کوردستان کە هەیە. چەند کۆمپانیایەک ناوی لێهێنراوە کە دابمەزرێت، بریتێ لە 4 کۆمپانیای نەوتی، ئەمانە پێویستە دابمەزرێن. ئەمە لە قانونی نەوت و گازی هەرێمی کوردستاندا هەیە. زایدەن سندوق داهاتی سندوقە نەوتیەکان ئەگەر ئەمانە دابمەزرێ ئەوە شتێکی سیستەماتیکمانە بێت و ئەتوانین بە باشی وڵاتەکە بەڕێوە بەرین. بەس بەداخەوە تا ئێستا ئەم 4 کۆمپانیا و سندوقی داهاتە نەوتیەکانی دانەمەزراوە کە لێرەوە من داوا دەکەم کە پەلە بکرێت لە دامەزراندنی ئەوە بۆی بە سیستەمکردنی داهاتە نەوتیەکان ئێمە جێبەجێ بکەین. هەر دامەزرانیەوە پێشنیاری جەناب ڕەنگە زۆرێک لە گرفتە سیاسەکانی ئێستای هەرێمی کوردستانی چارەسەر بەڵێ بەدڵنیاییەوە بەڵێ وایە. باشە، ئەم وێنەی لەسەر بەرگی کتێبەکە هەیە، ئەم وێنەیە چی ئەگەر باسێکمان لەوە بۆ بکەین؟
ئەم وێنەیە بریتێ لە دیمەنی ئامێرێکی بیر هەڵکەندن. ئەمە ئامێری بیر هەڵکەندنە کە شتێکی زۆر گرنگە لە کۆمپانیا نەوتەکاندا، هەر ناوی خۆی بخۆیەتی تۆ لە پێویستە بیر هەڵکەنی بۆی نەوتەکە بێنیتە دەرەوە. ئەمە ئەو ئامێرەیە. ئەو ئامێرە بەدەستی گەنجی کوردی تەرکیب کراوە، لەبەرەوەی ئەمە مەجموعە ئاسن بوو کە ئێمە لەگەڵ شەریکێکی نەوتی عراقیدا بەشدار بووین. ئەمە بەدەستی گەنجی کوردی هەمووی دام تەرکیب کراوە و پێکێنراوە و بەستراوە. هەر لێرەشەوە من واتە ئەمریکی خۆماڵیە تەرکیبەکەی و دانانەکەی خۆماڵی. هەر لێرەشەوە من شتێکم بیر دەکەوێتە ئەویش ئەوەیەکەم هەموو کات ئێمە دائیمەن گلەیمان هێڵین گەنجی ئێمە ئیشکردنێ و گەنجی ئێمە ئیش ناکات و وایەوە. بەڵام من لە تەجروبەی کارکردنی خۆمدا بە پێچەوانەی ئەوەم بینەوە بە تایبەت لەم ئامێرەی کە ئێستا پیشانتدام ئامێری بیر هەڵکەندن هەمووی بە گەنجی ئەندازیار و گەنجی کورد دروست کراوە، هەمووی ئەندازیار بوو لە جامیعەی ئەمریکی تەخەڕوجی کردووە کرێکارێک کاری دەکرد. لەبەرەوە ئەم بیرۆکەیە ڕاستنێ کە ئێمە دائیمە لۆمی گەنجەکانمانەکەین ئەڵێن گەنجەکان ئیشکردین گەنجەکان ناتوان شت بکەن. تۆشتی بخەرە بەردەست بزانە چۆن ئیشەکەن. پێ دوایە توانای مرۆی زۆرمان هەیە بەڵام زۆر دەرفەتیان بۆ نەرەخساوە. دەرفەت نەرەخساوە ناتوانین بیخەی نەگەر ئەو توانە مرۆیە. پێویستە گەنج بە شێوەیەکی باش تەعاملی لەگەڵا بکرێت، ئیشەکانی بخرێتە بەردەست تەشجیع بکرێت. ئەو کاتە گەنجی ئێمە هیچ ئایبێکی نییە و بەعکسەوە زۆر لە گەنجی وڵاتانی تریش بەتواناتر و باشترە. باشە. ناونیشانی بابەتەکە نەوت بۆ نەوەکان ئەمە ئەگەڕێتەوە بۆ ڕوانینەکانت لە کۆی ئەو دیدارانی کە تا ساڵانی 2016 ئەنجام میراوە یان ئەوەی کە ئێستاش هەمان ڕوانینت هەیە؟ ئەمە لە کۆندا و لە ئێستادا و لە داهاتوشدا هەمان تێڕوانینمان ئەبێت. دەبەرەوەی فعلەن نەوت پێویستە بمێنێتەوە بۆ نەوەکان. لە چەند ڕوانگەیەکەوە ئەمە من بەباشی دەزانم. ئەو نەوتەی کە هەیە ئەنی هەموو خەڵک خاوەنێتی، هەموو خەڵکی کوردستان خاوەنێتی و نەوت پێویست ناتوانرێت لە یەک کاتا لە کاتی ئێستادا هەمووی تەواو بکرێت. لەبەرەوەی نەوەکانی داهاتوش خاوەنی ئەو نەوتن. لە هەمان کاتدا ئێمە بە چ شێوەیەک دەتوانین نەوت بۆ نەوەکانی داهاتوودا بهێڵینەوە؟ یەکەمیان نەوتەکە وەکو مادەیەکی نەوت بیهێڵینەوە بۆ نەوەکانی داهاتوو هەمووی سەرف نەکەین. لەبەرەوەی لە ئێستادا من چەند هۆکارێکم هەیە بۆ ئەوەی کە پێم باشە نەوت بمێنێتەوە بۆ داهاتوو. لەبەرەوەی وای دەبینم کە لە ئێستادا مەسەن تەکنۆلۆژیا ئەوەندە پێشکەوتوو نییە. بەرەبەرە ساڵ بە ساڵ دوای ساڵ تەکنۆلۆژیا پێشکەوتووترە بێت. لەبەرەوە ئەو نەوتەی کە دەرەهێنرێت و ئەو نەوتەی لە ئێستادا کە قەتیش دەمێنێ لەوانەیە نەتوانێت دەربهێنێ. بەس لە ساڵانی داهاتوودا تەکنۆلۆژیا پێشکەوتووترە هەموو نەوتەکەت بۆ دەردەهێنرێت. و لە هەمان کاتدا بمانەوە نەمانەوێ بەرەبەرە ینی خەڵک زیاتر چاوی دەکرێتەوە، خەڵک زیاتر ینی دژی گەندەڵیە. مەسەلەن لە ساڵانی داهاتوودا لەوانەیە زیاتر ڕێو شوێن دابرنێ بۆ نەمانی گەندەڵی کە بەداخەوە لە هەموو وڵاتێکی دنیا هەر وڵاتە و بەشێکی لە گەندەڵی بەرکەوتووە. بەڵام لە ساڵانی داهاتوودا ئەنی لەوانەیە ئەمە کەمتر بێتەوە زیاتر سوود لە نەوتەکە ببینرێت. باشە خاتپەروین پێ دوان نییە وەکو بەشێک لە وڵاتانی تر ئێمام نەوتە تازە ئەمری واقع وای کردووە ناچارین پشت بەو نەوتی خۆمان ببەستین بۆ ئابووری خۆمان. یعنی وا بکەین لە ئایندەیە هێندە پشت بە نەوت نەبەستین. ئەم نەوتە وا بکەین ئێستا بە شێوازێک بەکاربێ کە سەرچاوی تری بژێوی زیاد بکەین لە هەرێمی کوردستانە ئەو کاتە نەوەکانی ئایندە ینی هێندە چاویان لە نەوت نەبێت، چاویان لە سەرچاوەکانی تری داهات بێت. بەدڵنیایەوە ئەوە پرسیار و ڕوونکردنەوەیەکی زۆر جوانە تەبعاان لەبەرەوەی ئێمە کاڵی نەوت بۆ نەوەکانی داهاتوو تەنها مەبەستمان لەوە نیە نەوتەکە هەڵبگیرێ لەژێر ئەرزا بۆ نەوەکانی داهاتوو. بەشێکی مەبەستمان لەوێ بەشە سەرێکەکەی مەبەستمان لەوێ ئێمە بەو نەوتەی ئێستا ژێرخانی ئابووری کوردستانی پێ بتە و بەهێزکەین. بەم نەوتەی ئێستا کارگەی پێدا بمەزرێنین. لەبەرەوەی خاکی لەبەرەوەی کوردستان هەنێتوانرێ بکرێت بە سەرچاوەیەک بۆ دامەزراندنی چەندەها کارگە. ئێمە مەوادی ئەوەلی زۆر باشمان هەیە بۆ نمونە بۆ چیمەنتۆ بۆ مەڕمەڕ تا ئێستا کارگێکی مەڕمەڕ لەو ناوەدا نییە. ئەنی ئێمە باشتر مەڕمەڕمان هەیە لە منتیقەی قەڵاتزێ لە منتیقەی لە پێنجوین لە ماوەت ینی جوانترین مەڕمەڕمان هەیە کە لە دنیادا بە مەڕمەڕی ناوازەدا دەنرێ بەداخەوە تا ئێستا کارگێکی ئەومانە. لەبەرەوە بە پارەی ئەو نەوتە ئەتوانین کارگەدانین کارگەکان بۆ ماوەیەکی زۆر دەمێننەوە هەلی کار بۆ چەندەها گەنج دەدۆزیتەوە کە
کارگەدا بمەزرێنی داهاتی ناوخۆت زیاد دەبێت ئەو کاتە پارەکەت لە ناو خۆت سەرف دەبێت نەک پارە بنێریتە دەرەوە و نەوت مەواد لە دەرەوەی کوردستان بهێنیتە ناوە لەبەرەوە ئەو نەوتەشتێکی زۆر باشە بۆ دامەزراندنی ژێرخانێکی ئابووری پتەوی کوردستان لە هەمان کاتدا دەتوانین تعلیمی پێ بەهێز و بەقووەتکەی تعلیم و فێرکردن لە هەمان کاتدا ئاسایشی خۆراک پتە بکەیت کە ئەمانە هەمووی فاکتەری زۆر گرنگن بۆ بەرەوەبردننی وڵات. باشە هات فەرمین ساڵانێک لەو بەڕێزت وەزیری پیشەسازی بووی زانیارێکی باشیشت لە سامانە سروشتەکانی هەرێمی کوردستانە هەیە زۆر جارێمە ڕەنگە خەڵکێک بڵێ گەر نەوت نەبێ لەبەر سابین هەرێمی کوردستان چی تێدا ئێستا ئاماژەت بە مەڕمەڕ کرد ئێمە چی ترمان هەیە توانین ئەگەر بە شێوازێکی زانستی وە گونجاو مامەڵەی لەگەڵا بکرێ بتوانین بیکەین بە سەرچاوەیەکی باشی داهات بۆ هەرێمی کوردستان. ئێمە زۆر شتمان هەیە وەکو باسم کرد مەوادی ئەوەلی چیمەنتۆمان هەیە یعنی لەم منتقەی ئێمە لە دەبەری ئێمە بەتایبەت بڵێن لە هەموو کوردستان و بەتایبەت لە سلەیمانی باشترین مەوادی سەرەتایی مادەی سەرەتاییمان هەیە بۆ دروستکردنی چیمەنتۆ مەوادی سەرەتایی دروستکردنی چیمەنتۆ بریتە لە بەردووگەڵ ینی ئەو بەردووگەڵی کە ئێمە هەمانە مەوادی زیانبەخشی بۆ چیمەنتۆ تێدا نیە مەسەن کالیسۆم کاربۆنێتێکمانەیە کە زۆر ینی سیۆترەکەی بەرزە و گڵەکەمان زۆر باشە بۆ کارگەکانی چیمەنتۆ و ئێمە دەتوانین ینی لەوانەیە هەندێک بڵێن باشە چەند کارگەیەکی چیمەنتۆ هەیە لە دەڤەری سلێمانی و لە کوردستانە ئەمە کافیە و پێویست ناکە کارگەی چیمەنتۆی تر دروست بکرێن بەڵام دروستکردنی کارگە هەموو کاتێک لە ساڵحی اقتصادی کوردستاندایی هەموو وڵاتێکدایە دەتوانین ئێمە ئەو کاتە چیمەنتۆکەمانویان ئەو بەروبوومانەی کە هەمانە بینێرینە دەرەوە و ئەو کاتە سوودێکی زۆر باشی لێ بینین. باشە ئەو نەوتەی کە ماومانە لە ژێر زەویدا زۆرە ڕێژەکەی زۆرە حتمما کوردستان بە وڵاتێکی نەوتی ئەتیبارەکرێت بڵێ ڕۆژەیەکی باش هەیە و بەڵام لە هەمان کاتدا دیسان دووبارەی دەکەمەوە هەموو بەکارهێنانی هەمووی شتێکی هەڵەیە پێویستە ئێمە بوەستین بە سلوکەت بەکاری بهێنین. باشە ئێستا دیاردێکە بینرێ زۆر پەرەپێدان لە بیرەنەوتەکانە کەمترەکرێت بە تایبەتەوەی کە لە زۆنی سەوزا هەیە ئینی زۆر جا لێرە شارەزان قسە لەسەرواکەن پەرەپێدانی کەمتر تیاکرێ ئاستی بەرەمێنان تایە کەمی کردووە پێویستە چی بکرێ بۆ ئەمە؟ وەڵا لەوە شتێکی زۆر ینی جەرگبڕ بیرەهێنرێتەوە کە جەنابەت ئەوەت باس کرد من ئەوەندە شتەکە ناخۆشە ینی حەز ناکە ئینسان باسی بکە بەس ئەبێ ینی حەز دەکەین بیر لە چارەسەری بکەینەوە ئەوە جەنابەت باسر کرد بۆ نمونە نمونەیەکی زۆر باش بۆ قسەی کە باسر کرد نەوتی تەقتەقە بیری تەقتەقە زۆر زۆر بەداخەوە کە تەقتەق یەکێکە لەو بیرە نەوتیانەی کە لە جیهاندا بیرێکی نەوتێکی ناوازەی هەیە ئایپیئەکەی زۆر بەرزە و شیرینە ڕێژەی سولفەری تیادا کەمە ئەمە نەوتێکی ناوازەیە لە هەموو جیهاندا لە عێراقدا تەنها شوێنێکە نەوتەکەی بەو شێوەیە و نەوتێکی ئەتوانین بڵین زۆر باشەوە کەمیەتێکی زۆر باشی لێ بەرهەم دەهێنرا لە سەرەتای بەرهەمێنانیەوە تقریبن ئەگەیشتە ڕۆژی 150,000 تەن بەس بەرەبەرە کەم بۆوە بەرهەمەکەی زۆر زۆر بەداخەوە ئێستا لە 10,000 بەرمیلیش کەمترە لە ڕۆژێکە و تەنانەت وەکو دەوترێت لە 5,000 بەرمیلیش کەمترە کە ئەمە شتێکی زۆر جەرگ بڕە ئەو نەوتە کە نەوتێکی نەوعەتێکی زۆر باش کەمێتێکی زۆر باشی هەبوو بەو شێوەیە لێ هاتیانی زۆر زۆر بەداخەوە. هات فەرمین سپاس بامەدەبوونت سپاس بۆ ڕوونکردنەوەکان لەسەر کتێبەکە دەستخۆشی لێکین پیرۆزبایت لێکین سپاس بامەدەبوونت زۆر سپاس بۆ ئێوەش.